سڵاوی خواتان لەبێ خۆشەویستان، لەم ڤیدیۆدا باز لە چیرۆکی کەسێک دەکەم کە 18 ساڵ لە فڕۆکەخانە گیری خواردووە. پاڵەوانی ئەم چیرۆکان پیاوەیە کە ناوی میهران کەریمی نەسیریە. ئەم پیاوە بە شێوەیەک لە شێوەکان لە فڕۆکەخانەی چارلز دیگۆل لە پاریس بۆ ماوەی 18 ساڵ گیری خوارد لە نێوان ساڵانی 1988 تا ساڵی 2006. لە درێژەی بابەتەکە ئاشنا دەبن بەو هۆکار و باردۆخانەی کەوایان لێ کرد ئەو هەموو ماوەیە لەوێ بمێنێتەوە. پێش دەستپێکردنی ڤیدیۆکە هیوادارم وەک پشتگیریەک لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی کەناڵەکەم بکەن چونکەوە زۆر یارمەتیم دەدات بۆ بەردەوام بوون. دوای ئەو ناوبڕە بەردەوام دەبین. ئەم پیاوە ناوی میهران کەریمی نەسیریە. لە ساڵی 1933 لە وڵاتی ئێران لەدایک بووە. لە تەمەنی 30 ساڵی بۆ خوێندون ڕۆشتۆتە بەریتانیا. ئەم وڵاتەتان لەبیر بێت چونکە دوایی دێنەوە سەری پێماوی خوێندن و کاریگەربوونی بە ڕۆشنبیری ئەم وڵاتە ڕۆڵێکی گەورە دەبینێ لەم چیرۆکە. لە کاتی خوێندنەکەی بووە چاڵەگوانێکی سیاسی و دژ بە حکوومەتی شای ئێران قسەی دەکرد کە ئەو کات حکومی ئێرانی دەکرد. دوای ماوەیەک ڕەگەزنامە ئێرانی لێوەرگیراوە بە گوێرەی قسەی خۆی لەبەر ئەو قسانەی دژی حکوومەتی ئێران دەیکرد ئەو کاری بەرامبەر کرا. لەبەر ئەوە داوای مافی پەنابەرایەتی کرد لە چەند وڵاتێکی ئەوروپی. بەردەوام داواکەی ڕەت دەکراوە تا ساڵی 1981 وڵاتی بەلجیکا داواکەی قبول کرد. میهران ڕۆیشتە بەلجیکا و 7 ساڵ لەوێ بوو. بەڵام بەم وڵاتە و باردۆخەکەشی ڕازی نەبوو چونکە تەنها مافی پەنابەرێتیان پێدا بوو. ئەویش زیاتر لەوەی دەویست کە مەبەستی ڕەگەزنامەی ئەو وڵاتە بوو. بۆ ئەم کارێ هەستا دەنگۆیەکی دروست کرد کە گوایە داکی پێش مردنی پێی گوتووە کە تۆ کوڕی من نیت و کاتی خۆی باوکت خێزانێکی سکوتلەندی هەبووە و لێی جیابۆتەوە تۆ کوڕی ئەو ئافرەتەی. بۆ ئەم دەنگۆش هیچ بەڵگەیەک نەبوو، تەنها تاکە سەرچاوە میهران خۆی بوو. بیرۆکەکەی بۆ ئەو بوو ڕەگەزنامەی بریتانی وەربگرێ چونکە ئوسکوتلەندە بەشێکە لە شانشینی بریتانیا و مافی هەر کەسێکە داوای ئەو ڕەگەزنامە بکات کە لە دایکێکی ئوسکوتلەندی لەدایک بوو بێ. مەبەستەکەی دیار بوو کە ئەو کارەی بۆ بەدەستهێنانی ڕەگەزنامەی ئەو وڵاتە بوو کە پێشتر ئاماژەم پێکرد لەم وڵاتە خوێندوبی و پێی سەرسام بوو. دوای ئەو دەنگۆیە بڕیاریدا سەفەر بکات بۆ بریتانیا و داوای ڕەگەزنامەی ئەو وڵاتە بکات. لێرەوە ڕووداوەکان ئاراستەیەکی تری وەرگرت. لەو کاتە میهران لە بەلجیکا دەژیا، بۆی بگاتە بریتانیا دەبێ فڕۆکە گەشت بکات و بۆ ئەو کارش دەبێ پاسەپۆرت و ڤیزێ هەبێ. هەروەک پێشتر ئاماژەم پێکرد حکوومەتی بەلجیکا ڕەگەزنامەی وڵاتەکەی پێ نەدابوو، بەڵکو تەنها چەند بەڵگەنامەیەکی مافی پەنابەرێتی پێدا بوو. بۆیە بە شەمەندەفەر گەشتەکەی کرد چونکە بەو بەڵگەنامانە دەکرا بە شەمەندەفەر گەشت بکات. ئەوەی زۆر سەیر بوو توانی بە فڕۆکە گەشت بکات لە پاریس بۆ لەندەن. چۆن ئەم کاری کرد خوا دەزانێ. ئەو پیاوە هەر کە گەیشتە پاریس ڕۆیشتە فڕۆکەخانە و بە شێوەیەک توانی لەگەڵ فڕۆکەکە سەر بکەوێ کە بەرەو لەندەن گەشتی دەکرد. دوای گەیشتنی بە فڕۆکەخانەی لەندەن دەستگیریان کرد چونکە نە ڤیزەی هەبوو نە پاسەپۆرت، تەنانەت ئەو بەڵگەنامانەشی لا نەبوو کە وڵاتی بەلجیکا پێیان دابوو. بە گوێرەی قسەی خۆی گوتی لە ناو شەمەندەفەر لێیان دزیوە. زۆر خەڵک پێیانوا بوو کە خۆی ئەم بەڵگەنامانەی لەناو بردووە بە حسابی خۆی پەستانی زیاتر لەسەر بەریتانیا دروست دەکات تا ڕەگەزنامەی پێ بدەن. بەڵام ئەوەی ڕوویدا پێچەوانەی بیرکردنەوەی میهران بوو. بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی فڕۆکەخانە دوای ئەوەی زانیان ئەم پیاوە هیچ بەڵگەیەکی نییە کە بیسەلمێنی خەڵکی چ وڵاتێکە، بۆیە بڕیاریاندا بیگەڕێنەوە ئەو شوێنەی کە لێی هاتووە. پێیانوا بوو هەڵەی فڕۆکەخانەی پاریس و ئەو کۆمپانیەیە کە بێ پاسەپۆرت و ڤیزە و هیچ بەڵگەیەک هێناویانە. بە یەکێک لە فڕۆکەخان ناردیانەوە پاریس. دوای گەیشتنی بە فڕۆکەخانەی چارلز دیگۆل هێزە ئەمنیەکان ڕێگەیان نەدا لە فڕۆکەخانە بڕواتە دەرەوە چونکە ئەو پیاوە هیچ بەڵگەنامەیەکی نییە کە پێی بناسرێتەوە. بۆیە نەیانتوانی بیگەڕێنەوە بەلجیکا و نەدەکرا بڕاتەوە بریتانیا و قبولیان نەدەکرد لە فەڕەنساش بێت. لە حاڵەتی لەم شێوەدا کەسەکە دەنێردرێتەوە وڵاتی خۆی. بەڵام میهران ڕەگەزنامەی وڵاتەکەی لێ سەندرابەوە. مانای وا بوو لە فڕۆکەخانە گیری خواردەوە و لە تێرمیناڵی یەک بۆ مایەک دەست بەسەریان کرد چونکە کارێکی نایاسایی کردبوو. دوای ماوەیەک ئازادیان کرد
چونکە پێیان وا بوو کێشەکەی چارەسەرێکی دیاریکراوی نییە. دوای ڕزگاربوونی میهران شتەکانی خۆی بردە نزیک کورسێکی سوور کە لە ساڵی کێشخانەی فڕۆکەخانە بوو. دواتر ئەو کورسێ بووە ماڵی میهران بوو ماوەی 18 ساڵ. لە سەرەتادا پێی وابوو چەند ڕۆژێک یان چەند هەفتەیەک لەوێ دەمێنێتەوە و کێشەکەی چارەسەر دەبێت. چۆن گەیشتە ئەم بارودۆخەی کەوای کرد 18 ساڵ لە فڕۆکەخانە بمێنێتەوە؟ بابەتەکە هەر ئەوە نەبوو کە هیچ وڵاتێک وەری ناگرێت، بەڵکو بەخۆشی هۆکار بوو بۆ ئەم مانەوەیە کە لە درێژەی بابەتەکە ئەوەش دەزانن. سەرەتا پێویستە بزانین چۆن لە فڕۆکەخانە ژیاوە ئەو هەموماوە زۆرە. میهران زۆربەی کاتەکان لەسەر کورسێ سوورەکە دانیشت بوو، ڕۆژنامە و کتێبی دەخوێندەوە و هەندێک جاریش دەربارەی خۆی شتی دەنووسی. شتەکانی تریشی وەک جلوبەرگ و پێداویستی ڕۆژانەی بەردەوام لە دەوروبەری خۆی بوو. لە فڕۆکەخانەش خواردنیان پێدەدا. کتابێکی دەربارەی ژیانی خۆی و ئەزموونی مانەوەی لە فڕۆکەخانەدا نووسی، ناوینە The Terminal Man، کە دواتر بڕەپارێکی زۆری پێوەرگرت لە فیلمێک کە چیرۆکەی ئەویشان نەبردوو، بەڵام بیرۆکەی لە چیرۆکی ئەو نزیک بوو کە فیلمەکە باسی لە پیاوێک دەکرد کە بارودۆخ ناچاری کردووە ماوەیەکی زۆر لە فڕۆکەخانە بمێنێتەوە. کۆمپانیای دریم وۆرکس کە فیلمەکەی بەرهەمهێنا بوو بڕیاریدا مافی بڵاوکردنەوەی چیرۆکی میهران بکرێتەوە بۆ ئەوەی خۆی لە هەموو کێشەیەکی یاسایی بەدوور بگرێت و بڕی $250,000 پێدا لە بەرامبەر ئەو کارەدا کە دەکاتە 25 دەفتەر. بەهۆی ئەو بڕەپارەیەوە کێشەی پێداویستەکانی ژیانی نەما لە فڕۆکەخانە، بەڵکو تەنها کێشەی ئەوەی هەبوو کە هیچ وڵاتێک وەری نەدەگرت. بۆ دەرچوون لە فڕۆکەخانە پێویستی بە بەڵگەنامەی پەنابەرێتی وڵاتی بەلجیکا بوو کە پێشتر وونی کردبوو. بۆ بەدەستهێنانەوەی کۆپیەکی تری ئەو بەڵگەنامانە پێویست بوو سەردانی بەلجیکا بکات و لە هەمان کاتدا نەدەتوانی بڕواتەوە بەلجیکا چونکە ئەم بەڵگەنامانەی نەبوو تا ڕێی پێ بدەن لە فڕۆکەخانە بڕواتە دەرەوە. هەر ئەوەندەش نا، بەڵکو کێشەیەکی تریش هەبوو، ئەویش بە گوێرەی یاساکانی وڵاتی بەلجیکا هەر پەنابەرێک بەویستی خۆی ئەم وڵاتە جێبهێڵێ مافی پەنابەرەتی لێدەسەندرێتەوە. چەندین ساڵ تێپەڕی و هیچ گۆڕانکاریەک ڕووی نەدا، تەنها چیرۆکەی زۆر بڵاو بۆ ناو خەڵکو و دەستگا میدیایەکاندا. لە میانەی ئەو هەموو چاوپێکەوتانەی کە ئەنجامی دەدا قسەی دش بە یەک هەبوون و شتی وای باز دەکرد کە دیار بوو بە خۆی دایڕشتووە. ئەوەی زۆر ڕوون بوو ئەوە بوو کە میهران ڕقی لەوە بوو کە هاوڵاتیەکی ئێرانیە و ئیعترافی بەمە نەدەکرد بە هیچ شێوەیەک. دوای چەندین ساڵ لەمانەوەی لە فڕۆکەخانە حکوومەتی بەلجیکا دووبارە مافی پەنابەرەتی پێشکەش کرد و بەڵگەنامەکانیان ناردە فڕۆکەخانە تەنها واژوی خۆی مابوو، بەڵام میهران ڕەتی کردەوە. هۆکارەکەشی ئەوە بوو کە لە بەڵگەنامەکان نووسرا بوو میهران بە ئەسڵ ئێرانیە و ئەویش پێی وا بوو کە بە ئەسڵ بریتانیە، کە دیار بە ئەو قسانەشی لە گیرفانی دەرهێنا بوو. لەسەر ئەم بنەمایەش بەڵگەنامەکانی بەلجیکای ڕەت کردەوە و ئیعترافی بۆ نەدەکرد کە بە ئەسڵ ئێرانیە. تەنانەت دەسەڵاتدارانی فەڕەنساش مافی پەنابەرەتیان پێشکەش کرد، بەڵام لە بەڵگەنامەکان پێویست بوو بنووسرێ کە خەڵکی چ وڵاتێکە باسڵ. بە هەمان شێوە ئەمەشیانی ڕەت کردەوە. بەردەوام ئەم چیرۆکەی دووبارە دەکردەوە کە داچی ئوسکوتلەندیە و دەیویست بەو کارەی ڕەگەزنامەی بریتانیاوە بەدەست بێنێ. لەبەر زۆر کاریگەربوونی بە بریتانیا ناوی خۆی گۆڕی بۆ سێر ئەلفرێد. بە خەڵک و ڕۆژنامەنووسانیشی ڕاگەیاند کە بەو ناوەبانگی بکەن لە کاتی دیمانەدا. بە لێکدانەوەی خۆی ئەم ناوە چانسی وەرگرتنی ڕەگەزنامەی بریتانی زیاتر دەکات. زیاتر بەخۆی هۆکاریمانەوەی ئەو هەموو ساڵەی بوو لە فڕۆکەخانە، چونکە ویست و داواکاری تایبەتی هەبوو بۆ ئەو وڵاتانەی مافی پەنابەرەتیان پێشکەش کرد. لە سەرەتادا بەهۆی کێشەی یاسایی وڵاتەکان ڕێگر بوون لە دەرچوونی لە فڕۆکەخانە، بەڵام دواتر خۆی هۆکار بوو لەوانەیە پێی وابوو بێ کە لە بارودۆخێکدا کە دەتوانێت بە ئارەزوی خۆی داواکاری بکات. بەڵام چەندین ساڵ ڕۆیشت و هیچ وەڵامێکی لەلایەن بریتانیا دەست نەکەوت. بە تێپەڕبوونی کات قسە و چیرۆکان شیەکی نەدەگرتەوە تا گەیشتە ئەو ڕادەیە پێیان وابوو کەمێشی لەدەستداوە و قسەی زۆر سەیرتری دەکرد. بۆ نمونە لە یەکێک لە دیمانەکان گوتی کە داچی ڕاستەقینەی سویدی بووە و سەردانی ئێرانی کردووە و ئەمەش هۆکار بووە کە میهران تەمەنی منداڵی و گەنجێتی لە ئێران بەسەر برێت. ئەوەش هەوڵێکی تر بوو بۆ بەدەستهێنانی ڕەگەزنامەی سویدی و کەسش گوێی بەم دەنگۆیانەی نەدەدا و هەر لە فڕۆکەخانە مایەوە تا لە کۆتایی لە ساڵی 2006 ڕۆیشتە دەرەوە. بەڵام ئەم ڕۆیشتنەی بە ئارەزوی خۆی نەبوو، بەڵکو باردۆخی تەندروستی زۆر تێکچوو تا گەیشتە ئەو ڕادەی لە نەخۆشخانە بیخێنن بۆ ماوەی 6 مانگ. دوای دەرهاتنی ڕێگان نەدا بڕواتە فڕۆکەخانە و بە زۆر لە پاریس نیشتەجێیان کرد. بووە پەنابەر لە فەڕەنسا و تا ئێستاش لەوێ دەژی.
بۆ دڵنیابوون لە ڕاستی چیرۆکە دەتوانن لە گوگڵ بە دوای ناوی مهران کەریمی نەسیری بگەڕێن. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێ و بەبیرتان دەینەوە لاکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵەکەش ساڵک بکەن تا ئاگدار بکرێنەوە لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆکمان. زۆر سپاس کە بینەر بوون. دەتوانن بینەری ئەم ڤیدیۆیانەش بن کە لە کۆتایی ڤیدیۆکە دامناوە.